بەهۆی مانەوەی زیاتر لە ساڵێک لە گۆڕستانێکی وڵاتی ئیتالیا ئەمڕۆ ڕووفاتی گەنجە خنکاوەکەی ڕاپەڕین گەڕێنرایەوە هەرێمی کوردستان بەهۆی بوونی کێشەی کارەبا بە شێوێکی بەردەوام تاکو ئێستاش لە سلێمانی مۆلیدە ئەهلیەکان داگیرسێنرانەوە. سڵاوتان لێبێت. ئێمە جەرگمان سوتاوە بە جەرگی دایک و باوکی دیکەش نەسووتێ. ئەوە قسەی کارۆخ ئیسماعیلە کە ئەمڕۆ دوازار ڕووفاتی کوڕەکەی لە وڵاتی ئیتالیاوە هێندرایەوە هەرێمی کوردستان و بە دڵێکی پڕئازارەوە بۆ 964 وتی داواکارم دایکان و باوکان ڕێگە نەدەن منداڵەکانیان ڕێگای هاتو نەهات بگرنەبەر. ئەمڕۆ ڕووفاتی گەنجێکی کوردی خەڵکی دەڤەری ڕاپەڕین گەڕێنرایەوە هەرێمی کوردستان لە فڕۆکەخانەی هەولێر پێشوازی کرا کە لە ساڵی 2024 لە وڵاتی ئیتالیا بەهۆی خنکانەوە گیانی لەدەستدا بوو. پەیامنێری 964 لە فڕۆکەخانە لەگەڵ کارۆخ ئیسماعیل باوکی گەنجەکە قسەی کرد و ئەوی سوپاسی خوا و حکوومەتی هەرێم و تۆڕی میدیای 964یشی کرد کە هاوکار بوون بۆ هێنانەوەی ڕووفاتی کوڕەکەی. هەردی کارۆخ دوای ئەوەی لە وڵاتی ئیتالیا لە ساڵی 2024 بەهۆی خنکانەوە گیانی لەدەستدا لەوێ لە گۆڕستانێک بە ئامانەتەوە نێژرا بوو. باوکی توانی بچێتە وڵاتە و بیدۆزێتەوە و دوای هەوڵێکی زۆر توانرا ئەمڕۆ شەممە ڕووفاتەکەی بهێنرێتەوە هەرێمی کوردستان و لە زێدی خۆی لە دەڤەری ڕاپەڕین بە خاک بسپێردرێتەوە. هێرشەکەی سارچێڵگەی کۆرمۆر و پچرانی کارەبای 24 کاتژمێری لە هەرێمی کوردستان خەڵک و حکوومەتی ناچار بە مۆلیدە ئەهلیەکان کردەوە. ئەوە تا سەرۆکی کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکانی کوردستان ڕایگەیاند لەمڕۆوە بڕیاردراوە بە کارکردنی مۆلیدە ئەهلیەکان لە پارێزگای سلێمانی تا کاتی چاوبوونەوەی دۆخی کارەبا. عوسمان محەممەد ئەمڕۆ شەممە بە 964 وت بڕیاردراوە ڕۆژانە لە کاتژمێر 4 دوای نیوەڕۆ تاکو کاتژمێر 12 شەو کارەبا بدەن بە هاوڵاتیان. ئێستاش نزیکەی 6 کاتژمێر کارەبای نیشتیمانیان پێ ئەدرێت. بەهۆی وەسانی کارەکانی چێڵگەی غازی کۆرمۆر بەهۆی ئەو هێرشەی کرایە سەری کارەبا لە کوردستان زۆر کەم بووەوە چونکە چێڵگەکە غازی 5 وێزگەی سەرەکی کارەبا دابی نەکات بەڵام تا ئامادەکردنی ئەم هەواڵەش پرۆسەی ناردنی غاز بۆ وێزگەکانی کارەبا دەستی پێ نەکردوتەوە. بەشێکی هاوڵاتیان بۆ دوعا و مرازەکانیان وەکو بیر و باوەڕی خۆیان سەردانی مەزار و مەرخەدی پیاوچاک و شێخەکان ئەکەن. بەڵام چی ئەگەر مەرخەدێک مەترسی بۆ سەرشیانی هاوڵاتیان دروست کرد بێ؟ ئەوە تا لە شاری سلێمانی شوورای مەرخەدی شێخ حەسەن لا گەڕەشی مەڵکەندی دەرزێکی گەورەی تێکەوتووە و مەترسی ڕووخانی لەسرە لە کاتێکدا شوێنەکە ڕێگەی خەڵکو و ئۆتۆمبێلە. بە قسەی ڕێبین حوسێن دانیشتووی ئەم گەڕەکە واتە گەڕەکی مەڵکەندی ماوەی 15 ساڵە دەرزێکی گەورە لە شوورای مەرخەدەکەی شێخ حەسەن دروست بووە کە پێشتر بەهۆی بوومەلەرزەوە درزەکە دروست بوو و ئێستاش درزەکە زیاتر بووە. مەترسی دروستکردووە و پێویستی بە نەوەژانکردنەوە هەیە. بە هەوڵی پەیامنێری 964 لە سلەیمانی هەریەک لە عەباس خدر بەڕێوەبەری ئەو خافیەم پارێزگایە و هەروەها زەردەشت ڕەفیق وتەبێژی شارەوانی سلێمانی سبەی تیمی پشکنین دەنێرنە شوێنەکە بە هەماهەنگی هەردوولا هەوڵی چارەسەرکردنی شوێنەکە و نۆژانکردنەوەی ئەدەن. لەناو هەواڵان ناخۆشەکانی بێکارەبایی و هاتنەوەی ڕووفات و خۆپیشاندان و هەروەها غازەکەی کۆرمۆریش هەواڵی خۆشیش هەیە. ئەوی شەوەیە چاوەڕێ ئەکرێت سبەی ئێوارە لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بارانبارین دەست پێ بکاتەوە. بە پێی پێشبینیەکانی کەشناسی هەرێم سبەی یەکشەمە ئاسمان نیمچە هەورە بێت پاشانەگەڕێت بۆ هەوری تەواو لەگەڵ ئەگەری بارینی بارانی پچر لە کاتەکانی ئێوارەدا. بە تایبەتیش لە ناوچە شاخاویەکان و هەندێک ناوچەی جیاجیا لە سەنتەری پارێزگاکانی هەولێر دهۆک سلێمانی. ئەمەش وا ئەکات کەشەکە سارد بێت و جەوەکە دەگۆڕێت بۆیەوە باشترە خۆتان گەرمدا پۆشن و سەرماتان نەبێت چونکە بە گشتی شارەکانی کوردستان پلەکانی گەرما تیاندا نزم ئەبێتەوە و بەرزترین پلەی گەرماش لە نێوان 20 تا 23 پلە ئەبێت بەڵام لە ناوچە شاخاوی و بەرزەکاندا حتمما پلەکە کەمتر ئەبێت. هاوڵاتیان چاوەڕێن ڕەحمەتی ئاسمان ببارێت و بارانێکی خۆش بەڕێوە بێت هەرچەندە پێشبینیەکەی کەش و هەوا ئەڵێت بارانەکە زۆر نییە و پچڕ. لە سنووری پارێزگای هەولێر پەروەردە بڕیارێکی داوە کە تێکەڵکردنەوەی وانەکانی قەدەغە کردووە. ئەشڵێ هەر یەکێک پابەندی ئەم بڕیارە نەبێت بێگومان
بەڕێوەبەری قوتابخانەکە ڕوبەڕووی یاسا ئەکاتەوە. نووسراوێکی فەرمی لەلایەن کە دلێر عەبدوڵڵا حەسەن بەڕێوەبەری پەروەردەی هەولێر بە وەکالەت ئیمزای کردووە باسی ئەوە ئەکاکە لەمە بەدواوە تێکەڵکردنی دوووانە یان چەندوانەیەک یاخود کە بە زمانی عەرەبی پێڵێن دەم جیوانەکان بکرێ لەلایەن مامۆستایانەوە بە هەموو شێوەیەک قەدەغەیە. هۆکارەکەشی بۆ ئەوە گەڕاندوێتەوە کە تێکەڵکردنی ئەم وانانە و وتنەوەیان بە قوتابیان کاریگەری خراپ لە ڕووی دەرونی ئەکاتە سەر قوتابیان. بۆیە هۆشداری داوەتە هەموو قوتابخانەکانی سنووری پارێزگای هەولێر کە بە هیچ شێوەیەک ئەم حاڵەتە ڕوو نەدات لە ئەگەری ڕوودانی هەر حاڵەتێکی لەم شێوەیە بەڕێوەبەری قوتابخانەکان ڕوبەڕووی ڕێکاری یاسایی ئەبنەوە. ئەمە لە هەولێرە وەکو ئەوەی کە 1964 ئەو نووسراوە فەرمیەی گەیشتۆ دەدەست جانازانین ئەوە سەرجەم پەروەردەکان لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان ئەگرێتەوە یاخود نا. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.